سەبارەت شیکاری تاقیگەیە لە دیاریکردن و هەروەها لە چاودێریکردن و هۆشیاری نەخۆشی شەرپەنجەی مەمەکتە. من بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆڵی شیکاری تاقیگەی دەچمە لای زۆربارە دکتۆر ڕێژنە عادەڕەشی کە بەڕێزان سەرۆکی بەشی شیکاری نەخۆشیەکانی پەیمانگای تەکنیکی کۆیان. پشتێکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵ مندان دکتۆر ڕێژنە سڵاو لەبێ باین باش. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانەم ڕێکوستان نوێز لەگەڵ مندا ئامادەیت. دەستپێک دەمێ بپرسم ڕۆڵی شیکاری تاقیگەیی چۆن هەڵدەسەنگێنیت لە دیاریکردن لە چاودێریکردن لە هۆشیارکردنەوەی نەخۆشی شەرپەنجەی مەمەکدا. بەیانی باش و دەستخۆشی بۆ بەرنامە جوانەکەتان. سڵاو لە ئێوەش، سڵاو لە هەموو تاکێکی کورد بە هیوای تەندروستێکی باش بۆ هەر هەموو لایەک. بەڵێ ئەمڕۆ ئێمە بەشەکەمان بەشی شیکاری نەخۆشیەکان بە چاودێری و سەرپەرشتی ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی کۆیە بە هاوکاری ڕێکخراوی قارەمان شێخ بزێنی بۆ پاڵپشتی توشبۆیانی شێرپەنجە هەڵساین بە ئەنجامدانی وەرکشۆپێک بۆ مەبەستی بێگەیاندنی ڕۆڵی شیکاری تاقیگەیی لەگەڵ ڕۆڵی پزیشکی هەروە بێگەیاندنیان لە ئەڵقەیەک ئەویش بێگەیاندنەکە چۆنە بۆ بتوانین هەم ڕۆڵی شیکاری تاقیگەیی هەبێت لە چارەسەرکردن لە چاودێریکردن لە پێشبینی یاخود بڵێن پێشینە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمەک کاوا بزانم ئەمڕۆ یەکێکە لەو جۆرە شێرپەنجانەی کە زۆرترین ڕێژە لە نێو ئافرەتاندا هەیە. بۆ ئەمە بەستەش پاڵپشتیمان بە کۆمەڵێک با بڵێن سپۆری جیاجیا لە زانکۆکانی ترجگە لە زانکۆی خۆمان هەروەها لە سنتەری دەستنیشانکردنی نەخۆشیەکانی پاڵپشتی تاوامان وەرگرتووە. بەڵێ ئەو هەماهەنگیە چۆن هەڵدەسەنگێنێت دکتۆرە بۆ دیاریکردنی نەخۆشی شەرپەنجەی مەمەک چۆن بۆ ئەو لینکەتان دروست کرد؟ حتمما دیارە پێویستی با بڵێن نەخۆشخانەکان پێویستی کەرتی تەندروستی ئەمڕۆ ئەم پۆینتە یاخود بڵێن ئەو خاڵی لە مێشکی ئێمە دروست کرد وای کرد هەدەفێک دروست بێ بتوانین تا چەند سوود لە با بڵێن تواناکانی کادیرانی شیکاری تاقیگە یاخود بە ئەو بەشانێک کە تایبەتن بە شیکارکردنی نەخۆشیەکان وەربگرین و ببێت بە پاڵپشتێک ڕەنیشاندەرێک لە بۆ لایەنی پزیشکی لە پێشبینیکردن پێشینە دەستنیشانکردن و هەروەها چارەسەرکردن و دۆزینەوەی چارەسەرێک لە بۆ نەخۆشیەکانی مەمەک. چونکە وا بزانم ئەوەی کە ئێستا زانیومانە سێمین زۆر یاخود بڵاوترین جۆرەکانی شێرپەنجە ئەمڕۆ شێرپەنجەی مەمکە بە دەرەجەی یەک یاخود پلەی یەک لە نێوان خانماندا دەبێتە پلەی یەکەم کە زۆرترین ڕێژەی توشبوانی شێرپەنجەی مەمکە. شیکاری تاقیگەیی چۆن ئەتوانێت یارمەتی دەربێت لە دەستنیشانکردنی نەخۆشی شەرپەنجەی مەمەکدا پێشتر ئایا ئەو حاڵتانەی کە بۆی شیکاری تاقیگەیەوە دەستنیشان کراوە نەخۆ تۆمار کراوە سەرکەوتوو بوون؟ بەڵێ بێگومان چونکە دنیای ئەمڕۆ وابزانم هەمووی دەچێتە سەر ئەو ڕێچکەیەی کە لە پێشینە پێشوەختە دەستنیشانکردنی نەخۆشیەکان با بڵێن بێتە هۆکارێک لە بۆ ڕێگرتن یاخود بەرگرتن لە نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە. ئەویش بەچی بە پشتبەستن بەو تەکنیکە نوێیانەی کە ئێستا لە ئارادان ئەویش با بڵێن زیاتر کارکردن لەسەر جینەکان لە بابەتی با بڵێن بۆ ماوەی دەستنیشانکردن وەکۆی کە ئێستا لە دنیای دەرەوە لە ئەوروپا هەیە بە خۆشحاڵیەوە لە ناو کوردستانیش لە چەندەها سنتەری تازە هەن بە ڕێچکەی نوێ بە کادیری نوێ بە توانای زۆر بەهێزی گەنجان ئەوانیش هەمان ڕێچکەن لێرە. بەڵام پێویستان بەچێ پێویستان بە هۆشیارکردنەوە گەیاندنی ئەو توانایی کە ئەوانە هەیەە لە شیکارکردن لە گەیاندنی با بڵێن ئەو زانیاریانێکە هەیە بۆ ناو کۆمەلگا ئەوەش چۆن دەکرێت حتمما بە گەیاندنی ئەو ڕێچکەیە لەگەڵ ڕێکاری با بڵێن ڕێچکەکانی پزیشکی واتە گەیاندنی ئەو دەنگە کە هەیە ئەو توانایەکە هەیە بۆ کەرتی تەندروستی بۆی کە خەڵک هۆشیار بێ. بێگومان ئەوەی کە لێرە لە لای ئێمە ئامادەیە ئەمڕۆ ئەگەر تاچێک لە لای ئێمە هۆشیار بکرێتەوە واتە خێزانێک هۆشیار کراوەتەوە بەر لەوەی کە هیچ نیشانەیەک هەبێ بەر لەوەی کە بگەێ ناو واقعی توشبوون مرۆڤ بە تایبەتی ئافرەتان لەبەرەوەی ئافرەت لە قۆناغی گۆڕانکاریدا بە پێی تەمەن بتوانێت وەکو هۆشیارکردنەوەیەک لە بۆ خۆی پێشبینی ئەوە بکاتن کە با بڵێن ئامادەیە هەر ڕۆژێک لە ڕۆژان تووشی ئەو نەخۆشیە بێ. بۆ ئەمە بەستەش پێویستە لە تەمەنی دیاریکراودا دەست بکابەتی بە پشکنینی با بڵێن ساڵانە یاخود مانگانە. ئەوەیە مەبەستی با بڵێن وەرکشۆپەکەی ئێمە ئەمڕۆ کە بتوانین شیکاری تاقیگەیی تواناکانی شیکارکردنی نەخۆشیەکان بگەینە دەنگی با بڵێن ئەو دەنگەیە کە بیگەینە ناو کۆمەلگا کەوا بکاتن ئینسان یاخود مرۆڤ هەر تاکێک بە تایبەتی ئافرەت بێبوونی هیچ ساین و سپتەمەک هیچ نیشانەیەکی توش بوون پشت بەوە بەستێ
خۆی هۆشیار کاتەوە لە ڕێگای شیکارکردنی بەردەوامی و متابعەکردنی ڕۆژانەی خۆی هۆشیاری ئێوە بۆ خانمان چییە بۆی کە بتوان خۆیان ڕۆژانە پشکنین بۆ خۆیان بکە خۆیان چاودێر بن بەسەر خوانەوە جیاواز دەوەی کە دەبێت سەردانی شوێنە پزیشکەکان بکەن بۆ ئەوەی کە پشکنی پزیشکی ئەنجام بدەن بەڵام وەکو هۆشیارکردنەوەیکی خانمان چۆن بتوانن خانمان خۆیان لە ماڵەوە پشکنینە بە خۆیان ئەنجام بدەن. طبعا لێرە لەوانەیە ڕێنمایی ئێمە بێتە دوو بەش ڕێنمایە کە خودی خانم خۆی بتوانێت لە ماڵەوە پشکنی لە بۆ خۆی بکاتن ئەو پشکنیانی کە ئەمە پێی دەگوتێت کلینیکی بەبێ ئەوەی کە پشت ببەستێ بە هیچ دکتۆرێک بە هیچ سەرچاوەیەکی زانستی تەنها بەوەی کە بتوانێت خۆی هۆشیارکاتەوە لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندن ئەو زانیاری و زانستانێکی ئێمە دەگەێنە ئێوە لە ڕێ ئێوە ئەوان وەری بگرن بەڵام لەگەڵ ئەوەشدا لە کاتی بوونی هەر نەخۆشیێکی شێرپەنجە لە خێزانێکدا واتە ئەگەری ئەوەی هەیە کە بۆ ماوەیی بێ بۆیە لەو حاڵتە پێویستە پشت بەوە نەبەستێ لە ماڵەوە پشکنینی خۆی بکاتن بەڵکو پشت بەستنێکی تەواوی هەبێ بە سەنتەرەکانی لێکۆڵینەوە شیکارکردنی نەخۆشیەکان بۆ ئەم مەبەستە پێویستە سەردانی ئەوان بکاتن لە ڕووی بۆ ماوەی و لە ڕووی جینەکانەوە پشکنی بکاتن بۆی بتوانێت ئەگەر هاتو حاڵەتێک هەبێ هەڵگر بێ لەو جینە بەر لەوەی بێتە با بڵێن قۆناغی توشبوون ئەو فریای خۆی بکەوێت و دەست بکا بە چارەسەرکردن. بەڵێ هەڵبەتە ساڵانە ژمارەی بەرچاو لە خوێندکاری شکاری تاقیگەیی لە زانکۆ پەیمانگاکاندا خوێندن تاوا دەکەن یاخود بڕۆنامە بەدەست دەهێن تا چەندێک توانراوە کە سوود لە توانەکانی ئەوان وەربگیرێت یاخود تا چەندێک زەمینەیان بۆ فراهەم کراوە کە بتوان لە بواری خۆیاندا کار بکەن. لێرەوە بەر لەوەی کە با بڵێ وەڵامی پرسیارەکە بدەمەوە بە پێویستە زانم دەنگم بگێرمە با بڵێن حکوومەت کە دەرفەتی کار هەڵی کار زیاتر بۆ گەنجی ئێستا بڕخسێنێ بێگومان ئەو توانە ئەو هزرێک کە ناو گەنجی ئێستا هەیە پێویستە سوودی لێوەربگیرێت لەو بواراندا بە تایبەتی لە بواری پزیشکی ئێمە وەکو با بڵێن ڕێنمایی کار و مامۆستایانیان ئەوەی کە لە تواناماندا هەیە ناتوانین بڵێن وڵا درێخی دەکەین درێخی ناکەین ئەوەی کە لە دەرەوە هەیە زانستی سەردەمە و ئێستاە دەیگەین خوێندکارانمان بەڵام پێویستە ئەوانش ئەوەی کە وەری دەگرن لە تواناکانیان جێبەجێ بکەن لە بواری با بڵێن جێبەجێکردن ئینشاءڵڵا حکومەت درێخی ناکە تلەوەی دامەزراندنیان هەبێ هەلی دامەزرانیان هەبێ لە کەرتی حکومی تلەوەی هەلی دامەزرانیان هەبێ لە کەرتی تایبەت بە خۆشحاڵی ناڵێن بێبەشن خوێندکارانمان ئێمە ئەوانەی کە پەروەردەمان کردوون هەمیشە بە فەخرەوە لە شوێنی بەرز و باش دەیان بینین و لێیان ڕادەبین جێگای شانازیمانن ئەوەی کە ئێمە گەیاندومانە ئەوان بە بواری بابن لە پراکتیکی زیاتر لەوان ڕادەبینن جێبەجێیان کردووە ئینشاءڵڵا کۆمەلگا سوود لە تواناکانیان دەبینێ. هیچ ئامارێک لە پەناڵەکەتاندا خراوەتەوە سەبارەت بە توشبووان بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا هیچ بەراوردێک هەیە سەبارەت بە یاخود بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بە خۆشحاڵیەوە لەوانەیە بڵێن بەشەکەی ئێمە بەشی شیکاری نەخۆشیەکان ناڵێن لە هەرێمی کوردستان بەڵام دەڵێن لەسەر ئاستی قەزای کۆیە و دەوروبەری بۆ یەکەم جار ئەو ئاماری توشبوانی شێرپەنجە بەگشتی هەموو جۆرەکانی شێرپەنجە لەو قەزایە لەگەڵ ئەوەش ئاماری توشبوانی شێرپەنجەی مەمک لە ئافرەتان ئامارێکی وردە طبعاً بە پاڵپشت و سپۆنسەری ڕێکخراوی قارەمان شێخ بزێنی بۆ توشبوانی شێرپەنجە ئامارەکە لە سیمینارێکدا لەلایەن دکتۆرە سروش دەخرێتە ڕوو. ئامارەکان چی دەڵێن یعنی هیچ ڕێژەکە دڵخۆشکەرە بۆی کە بڵێن ڕێژەکە کەمی کردووە یاخود ئاستی هۆشیاری ژنان بەرامبەر بە نەخۆشیەکە لە بەرزبوونەوەدایە ڕێژەکە لە ئێوە چی دەڵێت؟ طبعاً لێرە دەتوانین بڵێن خاڵی پۆزەتیڤ و نێگەتیڤ لەو ئامارە وەرگیرا بەڕاستی خاڵی دڵخۆشکەر ئەوەیە لە کاتی وەرگرتنی ئامارەکان هۆشیارێکی زۆر باش لە نێو خەڵکو و ئافرەتان دەبینین بەوەی کە با بڵێن زیاتر هەوڵ دەدرێت پشکنینی پێشوەختە بکرێت بە مەبەستی بەرگرتن لە توشبوونی نەخۆشیەکە بەڵام لە هەمان کاتیشدا خاڵی نێگەتیڤی ئەو ئامارە ئەوە بوو بەڕاستی جێگای داغ بوو کە ڕێژەی توشبووان زیاد دەبێت دەبین ئەگەر متابعە بکەین ساڵانە ڕێژەکە بەرز دەبێتەوە ڕەنگە هۆکاری زۆربوونی ئەو ڕێژەیە یاخود بەرزبوونی ئەو ڕێژەیە بگەڕێتەوە چەند هۆکارێک لەوانە پیسبوونی ژینگە بە هۆکاری یەکەم دادەندرێت. ژمارەی توشبووان یاخود ڕێژە توشبووان لەناو تەمەنێکدا زیاتر باڵایە ئایا تەمەنی گەنجان تەمەنی کامۆبوو نەخۆ منداڵان زیاتر لەناو تەمەنێکدا باڵایە پێڵا بە پیاوانیش بە هەمان شێواز هەڵگیری ئەم جۆرە نەخۆشیە دەبن؟ وەڵا بەداخەوە لە هەموو تەمەنەکان هەیە لە تەمەنی زۆر منداڵی هەمانە تەمەنی مامناوە تەمەنی گەنجانیش هەمانە و تەمەنی سەروش هەیە بەڵام زۆرترینیان لە سەر و تەمەنی 40 ساڵیەوەیە واتە لە سەر و 40 ساڵێ زیاتر معارەزە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. بەڵێ لەبەرەوەی شێرپەنجە تەنها هۆکارێک نییە با بڵێن کە ژینگە دەور ببینیە
تاکە هۆکار بە لە توش بوون بە شێرپەنجە زۆربەی زۆری شێرپەنجەکان دەگەڕێتەوە بۆ هۆکاری بۆ ماوەیی ئەگەر هاتوو بۆ ماوەیی بێکەواتە ئەو منداڵەکە لە دایک دەبێت یاخود لە سچی دایکێتی هەڵگری ئەو جینەیە هەڵگری ئەو ئەلیلەیە بێگومان توش بووە بەر لەوەی کە ئێمە پشکنی بۆ بکەین بزانین کە توش بووە یاننا. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕێژنا عادلە ڕەشید سەرۆکی بەشی شکایی نەخۆشیەکان لە پەیمانگای تەکنیکی کوێ سپاس بە تۆ سپاس بۆ کە لە بانەمەی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بوویت.